بەڵێ ڕەنج دەگەڕێنەوە لای تۆڕی پەیامنێرانمان هەڵبەتە سامان کەریم لە کفریەوە لەگەڵ میوانەکەی بەڕێزیوە عەلی بەڕێوەبەری ئاسایشی کفری گفتوگۆ دەکەن لەبارەی ڕۆژی ئەمنی کفری و هەروەها دەوروبەری و ڕاودونانی تیرۆریستانی داعش لە ناوچەی و هەروەها دروستبوونی بۆشایی ئەمنی لە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقدا. سامان سڵاو لێبێت بەیانیت باش فەرموون. سڵاو لێبێت سامان. سڵاو چاوان ڕەنج بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نیوز باش. بەڵێ بێگومان لە تەوەری ئەمڕۆیە ئێمە باس لە کاریگەریەکانی یان دەرەنجامەکانی ئەو زنجیرە ئۆپەراسیۆن و کێو ماڵانەی هێزی پێشمەرگەی کوردستان لەگەڵ ئاسایش هێزەکانی ئاسایشی گەرمیان و کفریەکەین کە لە ناوچەکانی نێوان کفری خورمات و تیرۆریستانی داعشی تیا بوو پێشتر بەڵام ئێستا کۆنتڕۆڵ کراوە پاکراوەتەوە. بێگومان من وەک زانیاریەکی پێشەوەی لەگەڵ میوانەکەمە قسە لەسەر ئەم بابەتە بکەم باسی ئەوەکەین کە لە ماوەی ڕابردووە لە 5 ساڵی ڕابردووە تیرۆریستانی داعش ناوچەیەکی فراوانیان لەم سنوورەی ئێمەیە بەدەستەوە بوو لە نێوان کفری خورماتووە مەترسیان دروست کرد بوو دڵە ڕاوکیان دروست کرد بوو ناوچەیەکی تەواو سەخت ئەوان تەراتێنیان تیا کرد زۆر جار ئەبوونەمایی مەترسی بۆ ناوەندی شارەکانیش ئەمە کاریگەری ئەمنی دروست کرده بوو یعنی بە جۆرێک دڵە ڕاوکێکی لە ناو دانیشتوانی شارەکانیشا دروست کرده بوو ئەرکەکانی ئاسایش و لایەنە ئەمنیەکان زیاتر بوو لە پێناو پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە بەڵام دوای ئۆپەراسیۆنەکان هەستەکرێ کەشێکی ئارامتر لە ڕووی ئەمنیەوە لە ناوچەکە بەرقەرارە هەندێک زانیاری کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوە هەبێت و ڕێگە پێدراوە بێت لە ڕاگەیاندنەکانەوە باسی بکەین لەگەڵ بەڕێزیوە عەلی بەڕێوەبەری ئاسایشی کفری قسەی لێ ئەەکەین لە تەوەری ئەمڕۆمانە مامۆستا بفەرمیتە ئێرە ئەمێ لەوە پرسم دەوری هێزەکانی ئاسایشی ئێوە هەم کفری هەم گەرمیان لەم ئۆپەراسیۆنانەیە چی بۆ لە ماوەی ڕابردووە بەیانیتان باش دیارە ئێمە و هێزەکانی ئاسایشی گەرمیان و ئاسایشی کفری و ناوچەکە مەبەست لە ئاسایشی گەرمیان هەموو بنکە و معاونێتەکان یا سەر بە ئاسایشی گەرمیان بە خودی مدیریشەوە بەشدار بووین لەسەر جەمە ئۆپراسیۆن و ئەو کێوماڵکردن و ئەو ئیشانەی بۆ ڕاودونانی داعش و بۆ لە ناوبردنی مەترسیەکانی داعش لە ناوچەکە هەموو ئاسایش کاریگەری سەرەکی بووە لە وەکو بەشداریکردن وەکو بەشداریەکانتان با من پرسیارەکە بە جۆرێکی دەکەم بەشداریەکانی ئێوە چ دەورێکی لە سەرکەوتنەکانە هەبووە ئایا تەنیا بۆ نمونە بەشداری لەناو ئۆپەراسیۆنەکان هەبوونیان ئەوەی ئێمە ئیزانین ئاسایش بەشێکی زۆری معلوماتەکان زانیاریەکان ئەبێ هەواڵگریەکانە بێ لای ئاسایشەوە بچێتە جێهەتە ئەمنیەکانی تر ئێوە لەو ڕۆوە چۆن توانیتان بەشدار بن بێگومان ئێمە وەکو ئاسایش سەرڕای ئیشە ناو شارەکان ئیشی سەرەکی ناوشار ئەو ئیشەیشە لەسەر ئەرکی کۆکردنەوەی زانیاری و کۆکردنەوەی هەواڵگریەکان لەگەڵ بەشی هەواڵگری میحوەرەکان لەگەڵ پێشمەرگە لەگەڵ هێزەکان لیواکان کە لەم سنوورە کاری ئیشەکەن بەردەوام لە گۆڕینەوەی زانیاری لە پێدانی زانیاری لە پێدانی ئەو معلومات لەسەر چۆنێتی هەڵکوتانی داعش یان بەنیازی چین ئەوانە پێشوەخت یان ئەو کەسانەی کێن سەرپەرشتیان هەموو زانیاریەکان کۆ ئەکرانەوە لە ژوورێکی ئەمەلات لە میحوەرەکانە باشە ئەوەنەی کە بچمە سەر بابەتە سەرەکیەکەمان منەمەوێ بڵێم ئەم ئۆپەراسیۆنانە کە لە ماوەیەکی دیاری کراوە ڕاستیەکەی کە تەوقعیش نەکرا چونکە هەم ناوچەکە سەختە هەم داعش لە زووە 5 ساڵێکە حەشارکە کۆکاتەوە لە چەند ڕۆژێکە کۆتایی پێهات مەبەستم کۆتایی هات یعنی سەرکەوتنی ڕاگەیەنرا ئۆپەراسیۆنەکان هەرچەندە ئێساش ڕۆژانێکی و ماڵەکرێ ئەمە چی کاریگەری ئەمنی لە سەر ژیانی هاوڵاتی دروستەکە کە ئێمە بیبەستینەوە هاوڵاتیەوە کە چەقی بابەتەکەمانە بەڵێ ئێمە خۆتان ئەزانن لە ماوەی ڕابردوو لە ئەو کاتانی کە داعش هاتوونە و ناوچانە خۆیان کۆ کردەوە لە دوای چەند ساڵی خۆیان دوای خۆ کۆکردن و دوای ئەحداسەکانی مووسڵ کە ئیعلان کرا لەلایەن حکوومەتی عێراقیەوە کە داعش کۆتایی هات داعش هاتە ئەم ناوچانە ناوچەیەکی سەختی تاوێر و شاخاویە و ئاوی لێیە بووە مەترسی سەر هاوڵاتیەوەش هێدی خۆیان کۆ کردەوە و
تەشەنەیان کرد لە ناوچەکە وایان لێ هات کە هێزی خۆیان لەم ناوچانە بەکارێنە گەیشتە ئەو حاڵەتانەی کە هاتنە سەر ڕێگا سەرەکیەکان بوو بوونە مەترسی لەسەر هاوڵاتی بوو بنە مەترسی لەسەر بەتایبەتی کفری و دووز و ئەو ناوچە سنووریانە و سەر گوندنشینەکان سەر ئەو خاوەنی مڕ و ماڵات و کشت و کاڵەکان وان لێات بوو کە نەیانەتوانی بڕۆنە سەر ئەرزەکانی خۆیان یان ئەبێ هاوکاریان بن یان ئەبێ ئەوەتانێ ئەبێ ئەوە چۆڵکن چەندینیان لێ شەید کرا چەندینیان مەڕووماڵاتیان بووە پێایە تەقیەوە و وەکو ژێرخانێکی ئەو وڵاتە تێک درا ناچار کرا وایان لێ هاتبوو ئەهاتن ساروخیان ناوشتە کفری و ناوچەی کفری و ناو ماڵەکان کە خەڵک دڵنیان نەبوو لەوەی هاتبوونە سەر ڕێگای سەرەکی نێوان کفری کەلار کە ڕێگایەکی سەرەکی وڵاتیانە خەڵکیان شەید کە دوویستیان خەڵک بڕفێنن ئیتر ئەمە وای کرد کە ئێمە بەردەوام لە کۆبوونەوە و کۆکردنەوەی زانیاری و تاکە چارەسەر بەوە بزانین کە ئەبێ بە کێوماڵکردن و بە لە ناوبردنیان بە گشتی لەم ناوچیانە نەمێنن بۆیە ئەومان ئەنجامدا کە لەخوا بە زیاد بێت توانرا سەرکەوتوو بێ ئۆپراسیۆنێکی سەرکەوتووی هاوبەشی هێزی پێشمەرگە و ئاسایش بێ باشە لەم بوتە ئۆپەراسیۆنی سەرکەوتووی پێشمەرگە و ئاسایش سوپای عێراق لێرە هاوپەیمانان چکە بۆ خۆتەزانی لێرە ناوچەکە سنووریە لەگەڵ سوپای عێراقا بە تایبەت لە دوای لێکەوتەکانی ڕەفراندۆمی شەوی ترداعش لێرەیە جێگیر بوون لەم ناوچانەیە لە 2017 بملاوە سوپای عێراق بەشێکی ئەو ناوچەیە لەژێر ئەمانی ئەوایە با بڵین لەژێر کۆنتڕۆلی ئەمنی ئەوایە هیچ بۆشاییەک لەوێ دروست بوو کە لەو ڕێەوە ئەوان بیقۆزنەوە داعش بۆ نمونە هات و چۆ بکەن خۆیان بەهێز بکەن بەڵێ بێگومان تو ئەو ناوچە شاخاویە بووە نێوان کفری و دووز کە ئەو بۆشایە ئەمنیە لەوێ دروست بوو نەجێشی عێراق ڕەبی لەسەر هەبوو نە هێزەکانی پێشمەرگە ڕەبیان نەبوو بوو ئەو بۆشایانەوە لێ کردبوو کردوانە ڕێگەی هاتوچۆ لە نێوانی ویلایەتەکان بنمونە لە ویلایەتی کەرکووک و ویلایەتی سڵاحەدینەوە ڕۆشتن بۆ ویلایەتی دیالە بوو ڕێگەیەکی هاتوچۆی نێوانیان ئەو بۆشایە بەتەنا بە پێشمەرگە چارەسەر ناکرات چونکە تشتە ناو ئەو سنوورانەوە کە جێشی عێراق و ڕەبەکانی جێشی عێراقی کە کاتی ئێمە کێوماڵمانەکرد ئەوان ئەچوونە بندستی ڕەبەکانی ئەوانە کاتی ئەوان کێوماڵیانەکرد ئەمە پێویستی بە اتفاقیەتێک بوو پێویستی بە ڕێکەوتنیەکە بوو لە نێوانی هێزی پێشمەرگە و سوپای عێراق ئەو ڕێکەوتنەیش ئەنجام درا خۆشبەختانە ئەنجام درا و سەرکەوتوش بوون لە اتفاقیەتەکان لە بەرامبەردا ئێمە هاوکاریەکی باشی جێشی عێراقمان کرد لە گەڕانەوەی ئەو تەرمانەی کە داعش بەپێی ئەو زانیارانەی ئێمە ئەمانزاین لەکوێ شەیدیان کردوون و کوشتیانی لە پۆلیسی ئیتیحادی و لە هاوڵاتی لە خەڵکی جێشی عێراق ئێمە توانیمان بیدۆزینەوە بۆیان بگەڕێینەوە و تەرمەکانیان هەموو دەستنیشان بکرێ و شوێنەکە بدۆزرێتەوە لە هەمان کاتە سنووری ئەویشیان پاکەوە بوو کە زیاتر چوینە عمقی دەسەڵاتەکانی داعشەوە کە لەوێ دەسەڵاتێکی بەهێزی قیادەکانیان بوو هەموو کەرەستە و تەنانەت ئەو کاتۆشا و ئەو هاوەن و ئەو شتانی کە بەکاریان هێنا دژی وڵاتیان ئەو تەقینەوانی کە دایانە نابەنیاز بوون بەکاری بێنن لە ئایندەیە نەیانتوانی هەموو پاکرایەوە و داعشەکان ڕاودوونان کران من هەندێک پرسیار هەیە ڕەنگە نەگونجێ لێرە باسیکەین پلانی ئەمنی ئێوە بێ بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا کاریگەریەکەی چییە لەسەر ئەو دڵە ڕاوکی پێشتر لە ناو خەڵکا بوو بە تایبەت وەک خۆت وتت سەنتەری شارەکان کفری خوورمات و تەنانەت بۆ سنووری کەلار و ناوچەکانی نەوجول و سەرقەڵا و ڕزگاری و هەموو ئەمانە جۆرێک لە دڵە ڕاوکی ناو خەڵکە هەبوو ئێستا کاریگەری ئەم ئۆپەراسیۆنانە دەرکەوتووە ئێوەکو ئاسایش کە بە دواتە چوونەکەن ئارامی ناوچەکە لەکوێیە بەڵێ چۆن ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو ئێمە بینین خەڵکە گەڕێتەوە سەر ئەرزە کشتکاڵەکانیان خەریکی جوودکردنن شوانکارەکان مەڕووماڵاتەکانیان ئەبنەوە گوندەکانی تلیشان و پشتی ئۆمەربل و بۆ بەلەگە و ئەوانە خەریکی کار و ئیشی مەڕووماڵاتی خۆیانن ئەمە لە ڕووی اقتصادیەوە کە باز بکەین ئەگەر لە ڕووی دڵە ڕاوکیەوە بەڵێ ئێمە پێشتر
کە ئەو حاڵەتانە ڕوویدا ئەمبۆلاسێک لە مستەشفای کفری نەخۆشیەکی فریاگوزاری بگەشتایەتە کەلار بۆ فریاکەوتنی شەید هەژار لێرە لەو ڕێگای ئەبێ مەفرزەیەکی ئاساییشیان دڵ مەفرزێکی ئاسایشی کفریا مەفرزی ئاسایش سەرقەڵا تەنانەت جار وایە ئاسایشی گەرمیانی لێ ئاگدار کرایەوە کە جێ دڵە ڕاوکیان خەڵک هات و چۆکردن نەیەتوانێت چۆنە لە ئێستادا ئەو لە ڕاوکێ نەماوە ئەو لە ڕاوکێ زۆر بە باشی هین بووە چارەسەر بووە خەڵک ئێستا دڵنیایە لە ماڵەوە پێشتر دڵنیا نەبوو کە هاوەنێ یا ساروخێکی بووە نێت لایەن داعشەوە و ئەو ئۆپراسیۆنانش هەتا ئێستش بەرداوام ئەو بەرداوام بوونە شتێکی زۆر زۆر باشە لەبەرەوەی ناتوانێت بێتەوە مۆڵگە لەوێ دروستکات. دەستان خۆش بێ بە ڕێز هیواعلی بە ڕێوەبەری ئاسایشی کفری چاوان و ڕەنج ئەمە بەشێک لەو زانیاریانە بوو کە ئێمە بە پێویستمان زانی بیگەینێنە هاوڵاتیانی ئەم ناوچەیە کە لە زاری ئاسایشەوە ئارامێکی باش بۆ ناوچەیە گەڕاوەتەوە لە ئەنجامی ئەو ئۆپەراسیۆن و کۆمەڵانی کە تا ئەمڕۆژ هەر بەردەوامی هەیە و ئێستا ناوچەکە جۆرێک لە جۆرەکان ئارامێکی باشتری بەخۆوە بینیوە. سامانکەریم پەیامێری کورسات نیوز کە لە کفری و لەگەڵمانە بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەشت.